دیلان خان بەخێر بی سپاس دوایین سینگڵت ساڵی 2010 بڵاو بووە وانە 2010 تا ئێستا دەکاتە 4 ساڵ بۆچی بێدەنگ بووی تا ئێستا وڵی زیاتر دەستم بە کاری ئەندازیارمی کرد ینی ئیشی خۆم کە خوێندوم وەکو مهندس و زیاتر فۆکسم لەوە دانا تەرکیزت زۆرتر لەسەر خوێندنەکەت و لەسەر پیشەکەت بووە بەڵام لە ماڵێکی هونەری بابێت مامەتوانە هەمووتان ماشەڵڵا هەر ناوی خۆشناو بخۆی دەزانی لە هەولێرەوانە چۆنە هونەرمەندی خۆشناوی زۆرن بێگومان مۆسیقا یا هونەر گرنگ نەما بۆ تو یا وەختت نییە بۆی وەختیشم کەمتر بووە چونکە ینی زیاتر فۆلسایت ینی هەموو کاتی خۆم کە ئەوە دەکەم کاتی تەواوەتی خۆت داناوە بۆ دیلان خان 6 ساڵیەوە لێرە بووە بۆ ئەندێ گوشە کوردی کە نەزانی زۆر ئاسایە سەقەت نییە کەواتە ئێستا کاتی تەواوەتی خۆت بۆ کارەکەت داناوە بۆ کاتت نییە بۆ هونەر شەم و یەکشەمان ینی ئەگە وەکو فری تایم هەبیتن هەندێک جار وەکو هەوبی دەچمە ستودیۆ تەزیلات دەکەم و ئەگەر بە خۆم زەوقی خۆم هەبیتن بڵاو بکەمەوە مۆسیقایەکیان گۆرانێکی خۆم وا دەکەم هێشتا گۆرانی تۆمار دەکەی بەڵێ بڵاویش دەبنەوە ئیشاڵڵا ینی کۆیان دەکەیەوە زۆرتر بە ئینگلیزی گۆرانیت گوتووە بەڵام بە هندیش گوێم لێ بووە بە تورکیش گوێم لێ بووە بە کوردیش وانە زۆرتر خۆت پێ گۆرانی بێژەکە بە چ زمانێک دەزانم کوردستانی هەر ناوی خۆشناو دیارە کوردستانی بەس بە چ زمانێک خۆت پێ گۆرانی بێژە زیاتر ئەڵمانی کوردی یعنی میکس هەردووک پێکەوە باشە چونکە بەخۆم هەر نیوە بە نیوە خۆم دەناسم ینی نەک نیوە بە نیوە بەس چونکە لەبەرەوەی لێرانە گەورە بوویمە خوێندی تۆم ئەوانە ینی مۆسیقایەکەشم هەردوو ستالی تێدایە و بۆیە ئەوها ئەو کاتی سەرەتای تۆ بڵێ لە دوای 2011ەوە چونکە خەڵک دەنگی پێخۆش بووی پلەکی باش شتێنا لەو بەرنامەیەنە لەسەر ڕاستی ئەڵمانیا دووەم یا سێەم بووی من هاتمۆ سەر ینی بەتلز کە وەکو زدیەک گۆران دەڵێن بەس پاشەوەی گروپێکمان دروست کرد چون ستودیۆ دوو ئەلبوممان کرد بەرنامەکی خۆشمان دانا لە کەناڵی پرۆزیم و چەندێک لە کەناڵە گەورەکانە بێڵمانیا بەڵێ لە سەد ئاینس چەندە ئەومان هەبوو چینە تۆ تورتان کرد بەڵێ لە ئەوروپای گەشتان کرد لە ئەو کات خەڵک ینی بینیمە باست کردو دەڵێ خەڵک لەسەر جادەدایان ناسیمەوە بە دەنگمدان بە شکڵمدان ناسیمە بە تاوتش بە قژێکی لولەوە کە هەم بوو ئێستا لە پڕ دیلانێکی تەواو جیاوازە بێزار بووبووی لەوەی کە ژیانی تایبەتیت نەمابوو یان بیری ناکەی کە ئەو کات هێندە خەڵک داهاتن داناسی ئەو کاتی باوەڕکەم هەندێک خۆم ینی حاضر نەبووم بۆ ئەوەیە ینی کە هەموو کەسێک لە هەموو جێگایەکی من دەناستەوە ینی من دەچوومە کولیا لە ناو قتار خەڵک ئەمنی دەناسیەوە بوو من زۆر زۆر شتێکی ئەوە بوو ینی زۆر بوو ینی پێم خۆش نەبوو زۆر بەس هەر وەخت ڕۆیشت هەر زیاتر تێدەگەیشتم ینی لە بەرچ خەڵکەوە زۆر زۆر سەیرم دەکا و ئەو شتانە ئێستا نادناسنەوە ئێستا کەمتر دەدناسنەوە خەڵک زوو لە بیر دەکاگە یەکێک بێتە تەلەڤیزیۆن ئەو کاتی دەیناسنەوە بەس پاش چەند وەختێکی لەبیر دەکەن لە ئیشەکەتدا ئەندازیاری پارتنەرتان هەیە لەگە خەڵک قسە دەکەی قەتە بۆ جارێکێک پێ بڵێ هەیە تۆ دیلانی دەدناسمەوە ئەوەلەکەی کە لە ئۆفیسەکە دیم ئیش دەکرد یەکێک هەبوو من لەکوێ دەناسم بەس من گوتم ڕەنگە لە شوێنە بە شەرەکی مهم نیمە ئەندازیاری لەگەڵ میوزیک هەردووکیان هونەرن چکە دەبێ هەردووکی کۆمپۆز دەکەی وانە شتێک دروست دەکەی شتێکی جوانە کارێکی هونەریە
چ شتێکی میوزیک لە ئەندازیاریدا دەبینیەوە یارمەتی داوی میوزیک کە باشتر ئەندازیارەکەت بکەیت؟ هەردووک ینی ئینسپای یەکتری دەکەن. ئیلهام بە یەکدی دەدەن؟ یعنی ئەگەر شتێکی بنووسم بۆ تێکستێکی بۆ مۆسیقای خۆم بنووسم فکر لە شتێکی بینایەکی دی دەکەمەوە، ینی هەنجینش کریاتیڤیتی دێتنەوە ینی وەکو هەست دێتن ینی بە هەردوو لە ئەو هەیە. باش زۆرتر خۆت دەزانمەوە دەمەکە گۆرانی ناڵێ بەڵام وەکو دەڵێ کرمەکە هەر هەیە لە دڵتداونێ دەڵێ بابچم گۆرانێکە هەر بڵم دەچی تۆماریشی دەکەی خۆت پێ ئەندازیارە ینی لە ئایندەدا یان دەڵێ هونەرەکەشم دەبێت بۆی بگەڕێمەوە؟ عشقی یەکەمم مۆسیقایە. عشقی یەکەم مۆسیقای بەس بەجێ هێشتووە لە 2010 چونکە بەڕاستی من خۆشم بە مهندیس دەزانم زۆر ینی ئیشم پێخۆشە ینی کو ئەها مۆسیقای دەکەم حەزم لە مۆسیقایە گۆرانی تۆمارەکەم ئەوهاش حەزم لێ بینای خۆم ببینم یعنی کە درستم کردیە پێدادەڕۆم ینی ها دەبینم ئەوە منم. چەندە نەچوویە هەولێرە؟ لە مێژەیە. چەند لە مێژ ینی 2 ساڵ دەبێت؟ باوەڕکەم. هەولێرە ماس زۆر گۆڕاوە نییە بینایی زۆری تێدا دروست بووە؟ بیناسازی هەولێرت پێ چۆنە وەکو مەهەندیسێک؟ زۆر خۆشە زۆر ینی شتێکی ئەها ئینسپایرنا ینی کە من دەچمەوە شتێکی دەبینم حەز دەکەم ینی وەکو مهندیسێک منیش شتێکیەوە بکەم لە کوردستان کە دەبینی من زۆر نزیکە لێرانە بینایەکەیە خۆمان ئەومان کردووە ینی دیزاین کردووە. باشە دەتەوێت بڕۆیە بۆ کوردستان منیش مەبەستمەوە بوو پرۆژەت هەیە حەزت لێ لە کوردستان کار بکەی وەکو مهندیس؟ زۆر بەڵێ. وەک گۆرانی بێش حەز دەکەی بچیەوە کوردستان؟ ئەویش بەڵێ. پرۆژەی داهاتوو تکەنگین گوێمان لە ئەلبومە ئەو ئەلبومی هەر تۆماری دەکەی و بڵاوت نەکرێت تکەنگین گوێمان لێ دەبێت؟ ئێستا قسەکەی بکەم بڵێم ئەو هەنگین و ئەوانە شتێکە زەحمەت دەبێت بەس ئینشاڵڵا لەم زوانە نازانم. باشە زۆر بەخێر بێی دیلان خۆشنە و گۆرانی بێژی جاران کە قەولە دیسان بێتەوە ئەندازیاری ئێستا زۆر بەخێر بێی کە لەگەڵمان